إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. مامۆستا فەتحوڵڵا گولەن لە وتاریەم هەفتەی بامتێلیدا ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ داوتی هیجرەت لە دوو ڕوانگەوە ئەنجام دەدرێت، یانەوە تا هەلو ئیمکانی ئەوەیان لێزەوت دەکرێت کە ئەو شتانەی پێویست دەکات ئەنجامی بدەن ناهێڵن ئەنجامی بدەن، دووەم لە ڕوانگەی ئەوەی مافی ژیانیان لێزەوت بکرێت. بەڵێ ئەوانەی لەگەڵ سەردارمان کۆچیان کرد زۆریان بەم شێوەیە جیابوونەوە، لەوێ مافی ژیانیان پێڕەوە نەدەبیندا، لە ڕاستیدا ئەو جۆرە کەسانەی ئەوێش ئاگیان لە شتێک نەبوو بە ناوی دادپەروەریەوە، حەقیان هەر هیچ نەدەزانی، زوڵم دروشمەکەیان بوو، دواتر لە سەردەمەکانی دواتریشدا شتانێکی بە هەمان شێوە ڕوویاندایەوە و هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆڕووی نەدا، هەر بۆیە ڕووداوەکان بە شێوەیەکی هاوشێوە دووبارە دەبنەوە. ئەمڕۆژ کاتێک بە گوێرەی ڕێچکەی خۆتان دەتانەوێت کارێک ئەنجام بدەن، مافی ژیانتان پێڕەوە نابینن، هەر بۆیە لە شوێنێکی وەهادا باوەڕتان بە هەر چیەکێ نابێت و لە پێناو ئەنجامدانی کاری ئەو چوارچێوەیە یان بازنەیەی باوەڕتان پێهێناوە دەتوانن هیجرەت بکەن لە پێناو ڕەزامەندی خودا. ئەمەش دیسان لەگەڵ ئەو حەدیسەی تری نیەتدا دێتەوە کە دەفەرموێت نیەتی کەسی ئیماندار لە کردەکانی خێری زیاترە. زۆرێک لەوانەی بە نیەتێکی پاک و پڕ ئیخلاسەوە هیجرەتیان کرد، لە دەریاچەی مەریجدا گیانیان لەدەستدا، لە وڵاتی خۆیان مافی ژیانیان لێزەوت کرا، بەڵام لە شوێنی تر بە جوانی پێشوازیان دێکرا. ئێستا ئەوان کاتێک لە ڕێگەی جوانی زمانی حاڵ و نوێنەرایەتیەوە جوانیەکانی تایبەت بە خۆیان دەخەنە ڕوو، وەک ئەوەی لە پێشانگایەکدا پیشانی بدەن بە پشتیوانی و کۆمەچی خوددا چی لەمەوە ڕوودەدات. ئەڵڵا لە ڕێگەی ئەوەی لە شوێنێکدا لە هەندێک شت مەحروم دەکرێن کۆچتان پێدەکات بەرەو شوێنێکی تر، کاتێک لە سەرەتاوە شۆکی ڕووداوەکەتان بەسەردا دێت تووشی ناسۆری دەبن، ئێسقانی لوتتان دەتوزێتەوە، بەڵام کاتێک دەبینن خوددا لە شتی تردا بەکارتان دەهێنێت، وەک ئەوەتان لێدێت کە هەمیشە قوم لە ئۆکسجین بدەن، نزیکە ئەوە لەبیر بکەن کە لە پشتی خۆتان جێتان هێشتووە. لە داهاتوو بەسەر هاتەکانی ئەمڕۆ و ناڕەحەتیەکانی وەک نوکتە بۆ یەکتر دەجێڕنەوە، کاتێک بەرهەمەکانی هیجرەت و چەسپاوی لەسەر حەقیش دەبینن، بە هەستی حەمد و سەناوە لە هۆش خۆتان دەچن. حەمد و سەنا بۆ خوا کە ئێوەی لە ڕیزی زاڵمان نەجێراوە و لەسەر ڕێگەی خۆی دەڕۆن و دەگەنە هەر شوێنێک خۆشەویستی ئێوەی خستۆتە دڵەکانەوە. گەر ئەمەش لە هەموو شوێنێک بەدی دەکەن، ئەوەی لوتف و ئیحسان و ڕوتێکردنی جەنابی حەقە بەرامبەر نیەتی پڕ ئیخلاسی ئێوە پیشانی داوە. ئامانج ڕەزامەندی خوددایە و ئەوەی دەبێت بگەینە لای هەر ئەوە، هەر بۆیە ئەوەی لەو ڕێگایەدا فیدا بکرێت لە ڕاستیدا فیدا نییە و دەستکەوتە. لە ڕابردوشدا تووشی هەندێک مەحرومیەت و بێبەشکردن بوون، بەڵام ئەمڕۆ دەیان هەزار مرۆڤ بەبێ هیچ بنەمایەکی یاسایی زوڵمیان لێ دەکرێت و زیندانی دەکرێن. خۆیان خوازیاری شتێکی وەها فانی کردووە، وەک ئەوەی تا ئەبەد تێیدا بژین دوای کەوتون. وەک حەزرەتی پیریش دەڵێت یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم سەردەمە ئەوەیە کە ژیانی دنیا بە ئەنقەست بەسەر ژیانی ئاخیرەتدا پێش دەخرێت. هەر بۆیە ئەمە سەردەمی پێشخستنی بە ئەنقەستانەی ژیانی دنیایە بەسەر ژیانی ئاخیرەتدا. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی